سەرکە سابوونیان پێ دەگۆ خەدیم جا پێش ئەوەی ئەوە هات بەس ئەوە زۆر باو نەبوو بەس دوایە کە ئەوە هات ماشەڵڵا دەیانگۆ قەیمە و توندە و شەحنی باشە و بالفعلی شوە بوو زۆر بەقووە دوو وڵای ئەو مۆبایلانە هەری قەدیم من چکەم تقریبا لە 2012 دوکانم هەیە 2012 و 13 ئەوانە و تقریبا دوکانم هەیە لەو کاتی ئەو مۆبایلانم هەیە ئەو کاتی مەسەلەن N7 مثلا ئەو ئەکسپرس و ئەوانە ئەو پێنج سەماعە ماشەڵڵا زۆر قەدیمە ئەنواع ئەوانە باو بن لەو کاتی و ئەوانم هەیە بەعزەکی مەسەلەن ئیخۆم بەعزەکی برادرانە ئەو کاتی هەمای قەدیمە مەسەلەن آیفۆن 4 آیپود لە آیفۆن 2 ڕام مثلا هەتا آیفۆن 16 هەیە ئێستا حاليا زۆربەی هەر زۆریشان ئیش دەکەن مەزبوط ئیش دەکەن کێشەیان نیە بەستە تۆزێک پاتری شتیان زەعیف بووە توی قەدیمە باشە پاتریان ئەو شتانێک کە تێک دەچێت هەیە پاتریەکەی بۆی بکڕیەوە یاخود نییە لە بازار بەخوای دەبی بەس زەحمەتە زۆر زەحمەتە ئەگەر هەشبی احتیمال ئەو پاتریەکە دەشکڕی بە نوێیش دەخری ستۆ بووبی زۆر بە زەحمەتە ئەنت کابرا ئەوەی دەخری زیاتر لە بۆ جوانی و ئەوانە بەکاردین چکە قەدیم هەیە وە کابرا مەسەلەن زیاتر لە بۆ ئەوانە بەکاردین دەنا کەم خەڵکێ لە بۆ ئیش پێکردنی بەکار لەبینی مەسەلەن ئێستا تو کابرا مەسەلەن ئەو خەدیم و پێیان ماشەڵڵا مۆبایلێکی زۆر نازدار بوو کابرا دەکرێت بەس لە بۆ جوانی قەدیم هەیە بووە ئەو N7 ڕسمی گەلێک جوان بوو 61 عین ناشت ئەوە ناوەکانیان ئەو هیان پێ دەکو گالاکسیە ماشەڵڵا ئێستا ئەوە هیچ عیبی نیە ئەو گالاکسی و چاریس عیبیان نیە هەمووی مەزبوط ئیش دەکات ینی خەڵک دەخری کابرا بەس لۆ جوانی دەکڕی نەک لۆ ئیش پێکردن و ئەو شتانە باش سعرەکانیان چۆنە والله حسب موبایل دەگۆڕێ ینی هەمووی ئەوە نیە بری یەک سعر بی ینی ئێستا مەسەلەن ئەوە هەیە تقریبا تا 50,000 دەڕوە ئەوە 33 دایان پێ دەگۆ قەدیم پێش ئەو 33 ئەوە هات عینەن ئەوش 33 دەبوو یعنی ئەوە حسب نوعیەتە هەمووی وەچیەک نییە باشە کام موبایل کۆنتترین موبایلە لێکوانستا هات ببتنێت والله کەونترین موبایل هەبزانم ئەو ئایپودەیە ئەو ئایپودە زۆر قەدیمە ئەوەش زۆر قەدیمە ئەو نوکەیە ئەوەی موبایل واتە پێش ئەو 33 ئەوە بوو هات بخۆی ئەوە خەڵک زۆر ئەوی دەناسی و زۆر ئەویان هەبووە بەسەکە ساڵەکەی پێ دەگۆ سەرکە سابوونیان پێ دەگۆ خەدیم جا پێش ئەوەی ئەوە هات بەس ئەوە زۆر باو نەبوو بەس دوایە کە ئەوە هات ماشەڵڵا دەیانگۆ قەیمە و توندە و شەحنی باشە و بالفعلی شوە بوو زۆر بەقووە دوو ئەو آیپودە آیفۆن 3 آیفۆن 4 آیفۆن 5 6 7 هەمووی هەیە 199 ئیش دەکات باشە بەگشت چەند موبایلێت بازم بە شش موبایلەکانیش هەر لادا زۆرە مەسەلەن ئێستا وەک کارتون لێرەیە ئەوە هەموو هەون لەوانەیە نزیکەی 100 موبایل ببی بگەڕیم لەوانەیە زۆر زیاتریش ببینمەوە زۆریشم فەوتاندیان ینی خەدیم هەم بووە فەوتاندیتم ئەو کاتی دەم گۆلۆ چمە و بەتی هەردەم حاسریان دەم فرۆشت و بەسەگە ئێستا بمزانانی بە هەموو ئەوە هەردەگرت باشە بە تەمای موبایلی دیکە هەڵگیری یان بیکڕیتەوە لە بازار یان چی دەکەی لە موبایل والله حەزم لێ ئەرە وەڵاش تەشی زۆر جوان ئێستا مەسەلەن ئەو 33 و پێنج سەماعیان پێ دەگۆ وەستای مۆبایلی وەستا عەمەلانیان پێ دەگۆ قەدیم ماشەڵڵا سەوتێکی زۆری هەبوو کە بەدەی بردە ئیشی بەس لە گۆرعینێدا و بەزم ڕزمێ ئەو ئەکسپرسان ئەوانە هەر دەگەری شتێکی زۆر جوانە ینی هەر تەماشا دەکەی درت پێ دەکرێتەوە ینی حەزم لێ ئێستاش ئەگەر لەم ڕێکەویشتی دیکە هەبی تۆزە کارزان و مناسبی بەس ئیستیغلال نەکەن مەسەلەن قەدەرەوەی بریکەونەوە ئەوانە ئێستا شەبی دەکڕمەوە ینی لەناو بازار ئەو موبایلانی تێدا چی بکڕی ئێستا کەم زۆر کەم ینی بە 50 دەستی دەژمێردرێ و ئەسانی کە هەیتیان ینی بەخوای دوونێ چون بە 80,000 کڕیم چ شتی جوان و خاوێنی تێدا بوو باشان بەعزەکەم کڕی بە 80,000 بەعزەشتی کەم کڕی بە مدەچی دیکە پارە بوو ینی کەمتر بوو زیاتر بوو ئێستا شەگە هەبی دەکڕمەوە